بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەگەن سڵاوی خوای گەورەتان لێبێ. خۆشحاڵ و ئاسوودەم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی ئازیز و خۆشەویست شاد دەبمەوە. لە باسخواسی ئەمڕۆماندا باس لە لێکەوتەکانی نەبوونی کارەبا لەسەر هاوڵاتیان دەکەین بە میوانداری زۆر بەڕێز ئەبوبەکر حەمەد حسێن ئەندازیاری بواری کارەبا. لە هەرێمی کوردستان تا دێت ڕۆژ بە ڕۆژ نەبوونی کارەبایەکێکە لەو گرفتە هەمیشەیانەی کە ژیانی مرۆڤەکان یا ژیانی تاکەکانی بە جۆرێ لە جۆرەکان شێواندووە و مرۆڤەکان بەدەست نەبوونی کارەباوە دەناڵێنن. ڕۆژانە و بەردەوامیش لەسەر شاشەی میدیا و تەلەڤیزیۆنەکانەوە بەرپرسانی ئەم وڵاتە مژدە و بەڵێنی چاکردنی کارەبا بە هاوڵاتیان دەدەن، بەڵام ئەمانە تەنها قسەی باقوبریقن و هیچ کاتێ نەچوونەتە بواری جێبەجێکردنەوە. و زۆربەی سەرکردەکانی تر بێ ئاگال لە ڕەوشی کارەبای نێوماڵی خەڵکی هەژار ئاماژە بەوە دەکەن کە کارەبای ئەم میلەتە یا ئەم وڵاتەی ئەمە لە کارەبای زۆر وڵاتی پێشکەوتوو باشترە. کامەیە ئەم کارەبا باشەی کەوا خەڵک لە نێو ماڵەکەی خۆیدا نامۆیە پێ و نایبینێ. بۆچی زۆر جار لە کاتی مناسەبات و ئاهەنگەکاندا ئاهەنگی سەری ساڵی زاینی یان بۆنەی نەورۆز بێ یا هەر کاتێکی تریکە بێ، بۆچی لە کاتی ئەو مناسەباتاندا بە جۆرێ لە جۆرەکان کارەبا زیادبوونێکی بەرچاو بۆ خۆیەوە دەبینێ بۆ قسەکردنی زیاتر لەسەر گرفتەکانی کارەبا و چارەسەرکردنی ئەم گرفتانە و ئەو پرۆژە و بڕیارەی کە لە بەرنامەدایە کە بریتە لە پرۆژەی 20 ئەمپێری بۆ کارەبای نیشتیمانی تا چەند چارەسەری ئەو گرفتانەمان بۆ دەکاو لەگەڵ میوانەکەمان تاوتوێی ئەم پرسە دەکەین. مامۆستا ئەبوبەکر زۆر بەخێر بێ، دووبارە سوپاس دەکەم، سوپاس بۆ ئامادەبوونیش. زۆر سوپاس بۆ ئێوەش بۆ تەلەڤیزیۆنی پەیام. سەبارەت بە کێشەی کارەبا بەداخەوە بڵین کە ئەمڕۆ ساڵێکی تازەیە، هەر دیسان دەبێت وەکو ساڵەکانی پێشوو بچینەوە سەر بابەتە کۆنەکان کە لە بەرچی کارەبا کەمە، لە بەرچی بەش ناکات، لە بەرچی نادرێ بە خەڵک کەی وەزعی کارەبا باش دەبێت. لەو کۆمەڵی پرسیارە تا کوێسار بێوەڵام ماوەتەوە. خۆی ئەگەر بچینە سەر مۆزۆی بڵین هۆکارە سەرەکیەکانی نەبوونی کارەبا و کەمی کارەبا لە وڵاتی ئێمە، کۆمەڵێک هۆکار بڵین بوونەتە ئەو کێشەیان دروست کردووە. یەکە لە هۆکارە هەرە سەرەکیەکان ئەوەیە کە بەرهەمێنان کەمترە لەو خواستەی کە لەسەر کارەبا هەیە، بەواتە کورتێنانێکی کەم هەیە بەردەوام. بەکارهێنان زۆرتر لە بەرهەمێنان بەکارهێنان زۆرتر لە بەرهەمێنان. لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی نزیکەی 2000 بۆ 2500 مێگاوات کارەبا بڵین بە بەردەوام بەرهەم دێت. ئەمە کەم تەرخەمی لایەنە پەیوەندیدارەکان و وەزارەتەکە نەیتوانی ئەو ڕێژەی کە پێویستە بەرهەمی بهێنەیان خواستی هاوڵاتیان یا بەکارهێنانی هاوڵاتیان زیاتر وای کردووە کە زیاد لە ڕێژەی خۆی زیاد لە پێویستی خۆی بەکاربێنێ. خۆی هەردوو بڵین ئەگەرەکە هەڵدەگرێت. لەلایەکەوە حکوومەت لە سەرەتاوە کە دەستی کردو بە بڵین فراوانکردنی بەرهەمێنان بەکو سەرچاوە کە پشتی بەبەستۆ سەرچاوی بڵین پشتی بەسۆ بە سوتەمەنیەوە. ئێتر تۆ گازی سروشتیە یان گازوایی لە یان هەر سوتەمەنیەکی ترە پێویستە دابینی کێ بۆ بەرهەمێنانی کارەبا. ئێمە دەزانین لە هەرێمی کوردستان کێشەی لەگەڵەوەی کە هەموو کێشەکانان کێشەی سوتەمەنیش هەیە. ئێمە زانین بۆری غازەکانی ئێمە لە ناوچەی گەرمیان وانە کە دێت بەرەو مەحەڵەتەکانی کارەبا، ینی ئەمنیەتیان پارێزراو نییە، ئەو ئەمنیەتە پارێزراوە نیە، لەبەرەوەی کەوتوتە نزیکی بڵین سنووری باشووری کوردستان. سنوورێکە ئەگەر بێت بە هەشتی شعبی بۆ نمونە ئەو هەنگاوی کە هاتە پێشەوە 6 هەنگاوی کە زیاترات با پێشەوە بڵین سەرچاوی گازی سروشتەکە دەکەوتە مەترسی. ئەگەر بێت و پشت بە گازی سروشتی نەبەستی پشت بە گازوایل بەسترێ، ئێرانیان تورکیا ئەوانە کە حدودەکانیان دادەخەن تۆ گازی پێویست پێ نییە مەحەڵەتەکان پێیش پێ بکەیت. کەواتە ئێمە کێشەکە ئەوەیە ینی ئەمنیەتی سوتەمەنی کەشمان پارێزراونی لەگەڵەوەی کارەبای ئێمە زیاتر پشتی بەچی بەست، ینی پشتی بەسۆ بە سوتەمەنی بە گازوایل بەپێیەکەم حکوومەت خۆی دابینیەکەیان هی وڵاتانی دیکەیە. خۆی مشکلەکە ئەوەیە سەرەتا کە گرێبەست کراوە لەگەڵ کۆمپانیەکانی بەرهەمێنانی کارەبا، مەرزی سەرەکی گرێبەستەکان ئەوەیە کە حکوومەت سوتەمەنیان بۆ دابین بکات. حکوومەت مەرزێکی زۆر قورسی خستۆتە سەر خۆی، یعنی تۆ سوتەمەنی بۆ دابین دەکەیت و لەمان کاتدا پارەی تەشغیلیش دەدا بە پارەی ئیشکردنیش دەدا بە کۆمپانیەکان بەرهەمێنانی کارەبا. ئیتر سەرەتا بە گازوایل بوو لە ئێران و لە تورکیا ئەوانەوە بڵین بە ملیۆنەها لیتر دەبووە بێت و تقریبا نزیکی لەوانەیە لە شەو ڕۆژدا بەلانی کە 2 ملیۆن لیتریان پێویستە و مەحەڵەتانە ئەوەندە بڵین کارەباکی بۆ شێوە بەرهەمدێنێ پێویستی بە سوتەمەنیی زۆریشە. دوای کە وردەوردە مۆدەکەی گۆڕاوە بۆ گازی سروشتی، گازە سروشتەکە لە ناوچەی گەرمیان لەوانەوە بڵین لە مەتقەی وازم خاترکەرم ئەوانەیە لێەوە بڵین دابین دەکرێت بۆ مەحەڵەتەکانی کارەبا. ئیتر بڵین بمانێەوە نەمانێت ئەمنیەتی دابینکردنی سوتەمەنیەکە کە مەرزی سەرەکی لەسەر حکوومەتە دابینی کات،
ئەمنیەتی ئەو پارێزراوە نییە، ینی تۆ ناتوانانی زامنی سوتەمەنی بکەیت، تۆ ناتوانانی غاز بێنی بەشی مانگی غازی سروشتی کۆ بکەیتەوە بۆ مەحەڵەیەک بڵێ ئیش پێ بکە، ینی شتیبا تەقریبەن دەگمەنە لە دنیادا. لە هەمان کاتدا گازوایل و ئەوانەی کە لە ئێران لە تووشیا ئەوەنەوە دەهات ئەویش نرخی گران دەکەوێت، زۆر گران دەکەوێت و ئەمنیەتیشی پارێزراونی هەر ڕۆژێ ئێران حدودی داخست تۆ گازەکەت نامێنی مەحەڵەکە ئیش پێ بکەیت. ئەوەیە کە لە هۆکارە سەرەکیەکان. هۆکاری دووەمیان ئەوەیە کە ئێستا ئەگەر حکوومەتی هەرێم پێویستی بێوێ کارەبا دابین بکات بۆ 24 ساعت بۆ خەڵک بەلانێکەوە نزیکەی 2000 مێگاواتیکە پێویستە. تۆ ئەو کاتە 2000 مێگاواتیکە ئێستا سوتەمەنی بای 2500 مێگاوات دابین دەکەیت، ئەو کاتێ بەشی 2000 مێگاواتیکە سوتەمەنی دابینکە. اینجا لەولا ژینگە پیسکردن و بابەتە بڕین لێکەوتە ژینگەیەکانی بوەستێ. تۆ بە میلیۆنە ها لیتر لە ڕۆژەدا گازوای لە سووتێنی یان گازی سروشتی بە میلیۆنە ها مەتر سێزار گازوای بڕین گازی سروشتی دەسووتێنرێ چەند دیۆکسیدی کاربۆن دەڕژێنێتە هەوا. بەلانی کەمە لە کوردستان لە ساڵێکدا نزیکەی 8 میلیۆن بۆ 10 میلیۆن تەن گازی دیۆکسیدی کاربۆن دەڕژێتەوە بەس لە بەرهەمێنانی کارەبا. یعنی ئەوە هەموو کێشەن بەسەریەکەوە. ئێمە بابەتە ژینگەیەکەمان هەرواز دێناوە. اینجا مەوزوع ئەوەی کە ئێستا بۆ نمونە ئەگەر حکوومەت بێ 2000 مێگاوات کەش زیادکە لەوانەیە تۆڕەکانی گواستنەوە توانای و هەڵگرتنی ئەو کارەبایان نەبێ. ئێستا زۆربەی تۆڕەکان تقریبان لایەن لە کەپەسیتی خۆی ئیش دەکایان مەجاڵێکی کەمی ماوە بگاتە فول کەپەسیتی. ئەی تۆ ئەگەر 1000 مێگاواتی کە بخەیتە ناو شەوەکە تۆڕەکانی گواستنەوە اینجا تەحمل ناکە، پێویست بە کۆمەڵی تۆڕی گواستنەوەی زیاترە. تۆڕەکانی گواستنەوەشت چاکرد بە ملیارە دۆلار بە هەرچەندێکە لەلایەکەوە تۆڕەکانی دابەشکردنی کارەبای ناو کۆڵانەکانیش محەویلەی گەڕەکان و برێکەرەکانیش تەحمل ناکە. ینی کۆمەڵی کێشە بەسەریەکەوە کۆبێتەوە. اینجا لایەکەوە ئێمە کە کارەبای ئێمە بۆ نمونە جەناب لە پێشەکیدا باسیەوەی کارەبای ئێمە لە زۆر وڵات بەپرسان لە زۆر وڵات زیاترە بڵێ ئەوەیان خۆی لە ڕاستیدا ئێمە وەکو واقعەکە ئەو کارەبایی کە بە 6 ساعتەکە ژێمە هاوڵاتێکی ئێمە بەکاریدێنێ کابراایکی ئەوروپیش هەر ئەوەندە بەکاردێنێ لەوانەیە ئەوەندەش بەکارنێنێ، بەڵام ئەو گڵۆپی زیادن بەکار نانێ بۆ لێرە ئیشی پێی نەبێ لە ساعات لەبەرەوەی پارەیەکی زۆر دەڕوا ساعتی پێویستی بە بۆ لێرە ساعتی ئیش پێ دەکات. ئێمە لەبەرەوەی لە شەوڕۆژێدا 3 ساعت کارەبا هەیە یان 6 ساعت هەیە بە ناساری ئەو 6 ساعتێکێتەوە بۆ لێرەکە ناوژێنیتەوە بەڵێ بە ئاوەگەرمەکەمە بەشی 24 ساعتی کارەبا ناتەوە لەوانێت تا ڕۆژێک کارەبا نێتەوە. یعنی ئەو بەکارهێنانی کە ئێمە بەکاری دێنین هاوڵاتێکی ئەوروپی لەوانەیە ئەوەندە بەکار نێنێ بە دڵنیاییشەوە بەکاری نانێ، بەڵام لەبەرەوەی بەردەوام کارەبای هەیە پارەیەدا کەی پارەیدا کارەبا بەکار دێنێت پارە نادا کارەبا بەکار نانێ. یعنی ئەو یەکێ لە کێشەکانی ترە. زۆر باشە. هەر لە پێشەکەدا ئاماژەم بەوە کرد کە لە کاتی ئاهەنگ و مناسەبات و مردنی سەرکردەیەکیان بۆ نەسەری ساڵی زایانی و بۆنەیەکی نەتەوەیە هەستەکەین چاکبوونی کارەبا گۆڕانێکی بەسەردادێ. ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە؟ پەیوەندی بەو دۆخەی ئەو ڕۆژەوە هەیە کە ئەو ئاهەنگ و مناسەباتی تیا یان ئەمە شتێکی دیکەی و پەیوەندی هەر بە بەرهەمێنانی کارەباکەوە هەیە؟ خۆی هەندێک حاڵەت هەیە بۆ نمونە هەندێک حاڵەتی جەژنەوەوانە نازان بزەبت هۆیەکەی بڵین لەوانێ زۆر شتێکیان خەز نەبێ، بەڵام بۆ نمونە ئەو هەفتەیە کە ئێستا کارەبا وەزعی باشتر لە 2 هەفتە و 3 هەفتە پێویستە پەیوەندی بە پلەی گەرماوە هەیە. ڕاستەخۆ پەیوەندی بڵین بە بەرزبوونەوەی پلەی گەرمیەوە هەیە. ئێستا ئەو ڕۆژانی ڕابردوو تقریبان ئاوهەوا وەکو ئاوهەوای بەهار و پاییزوانەوە بوو. ئێمەش زانین لە بەهار و پاییزدا کێشەی کارەبا وردۆ دەکەم دەبێتەوە لەبەر تۆ کە خوازە سەر کارەباکەم بوو ئەو بەرهەمەی کە بەرهەم دێنرێ هەرۆ خۆیەتی، بەڵام کە خوازە سەری کەم بۆی تر ساعاتەکانی دابەشکردن زیاد دەکات. ئەگەر نا لەوانەیە زۆر پەیوەندی بۆەوە نەبێ بڵین بە بۆنەیەکی تایبەت یان بە هۆکارێکی دیاریکراوەوە. تەسەور ناکەم زۆر پەیوەندی بۆەوە بێ. احتیمالیشە بڵین بۆ نمونە دایرەی کارەبا خۆی کۆ دەکاتەوە لە ماوەی 24 ساعتدا کە جەژنێکە ئاهەنگە بۆنەیەک لە گۆڕەیە هەوڵدا کەمترین خەلەل لە سیستمەکە دروست بێ، هەوڵدا هەر شوێنێ بێ زۆرترین جوێت بەکاربێنێ شتێک کارەبا زیاتر بدا بە خەڵک لەوانەیە بۆەوەی بەرهەمێنانی کارەبا لە هەرێمی کوردستان ببێتە ئەم دۆستی ژینگە وەکەوەی جەناب داماژت پێکرد کە چەندین تەن گازی دۆکسیدی کاربۆن ڕژێتە هەواوە. حکومەت یان لایەنە پەیوەندیدارەکان بۆچی نەیانتوانێت سوود لە سەرچاوەکانی تری وزە یان بۆ منە سوود لە سەرچاوە ئاویەکان سەرچاوەی بە کۆمەڵی شتی دیکە هەن کە لە وڵاتانە سوودی لێ وەرەگیرێ بۆ بەرهەمێنانی کارەبا بۆچی لە هەرێمی کوردستانە ئەم سوود لێ بینینە تا ئێستا نییە و کاری پێ نەکراوە؟ خۆی بەداخەوە حکومەتی هەرێم ئەو سەردەمەی کە پێش 2014 پاری بڵین بودجەیەکی باشی بەردەستدا بۆ پارەیەکی زۆری هەبووە بەهۆی کەم تەرخەمی هەرچێت بابی کەم تەرخەمی بەهۆی کەم تەرخەمیەوە بیری لەوە نەکردێتەوە بەدی لێ بێنە لە زیاتی ئەوە سوتەمەنیە. یان عەلە لەقەڵ تۆ ئەو بڕە بەرهەمێنانی کە هەتا ئێستا بە سوتەمەنی
لەوە زیاتر سوتەمەنی بەکارنێنێ بیر لە سەرچاوی تر بکاتەوە بۆ نمونە تۆ وزەی خۆر یان وزەی بە ئێمە گەر وزەی خۆر بە نمونە بگری لە زۆربەی هەرە زۆری وڵاتانی دنیا دەستکراوە بڵین بە دانانی بێزگەی بەرهەمێنانی کارەبا بە وزەی خۆر یان بە ڕەشەبا و وین تۆرباین و ئەوانە وڵاتێکی وەکو مەغریب تا ئێستا لەوانەیە نزیکەی 1000 مێگاوات کارەبا بەرهەمێنێ بەس لە وزەی خۆرەوە یعنی ئێمە وڵاتێکمان هەیە وەکوی کە دەڵین سوتەمەنیەکە گرانە ئەمنیەتی پارێزراو نییە محەتەکان بە هەمان شێوە کێشەیان بۆ دروست دەبێ حکومەت دەیتوانی سەرەتا هەر لە سەرەتای دەستپێکردنی ئەو پرۆژانەی کە سیتیەکانی پێدەڵێن بۆ نمونە دەیتوانی مەرجێ لە مەرجەکانی دروستکردنی سیتی ئەو پرۆژانە ئەوە بێت کە بەشی خۆی کارەبا بەرهەمبێنێ تۆ خانوویەک بۆ نمونە 200,000 دلار یان 30,000 دلاری تێچووە ئەگەر 5,000 دلاری یان 4,000 دلاری کە زیاتر تێبچێ پەنەڵی تاقە شەمسی دابنی لەسەر بانەک و کارەبا بەرهەمبێنێ بەشی ماڵەکە یان بەشی گەڕەکەکە بڵین بەشی شەبەکە کارەبدا بە شەبەکە ینی زۆر باشتر بوو لەوەی ئێستا سیتیە دروستکراوە بێ کارەبا یان کارەبا لە موەلیدەوە وەردەگرێ ینی کۆمەڵی کێشەیە حکومەت سەرەتا بەهۆی کەمتەرخەمی و بەهۆی بێپلانیەوە هەنگاوی بۆ نەناوە ئێستا لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا بە هەموو شێوەیە کە حکومەت بێ کارەبا زیادکە یانی هەر قورسە حکومەت بۆ خۆی ئیدعایەوە دەکات دەڵێن بودجەم نییە پارەم بەدەستەوە نییە بڕین پرۆژەی پێ بکەم کە پرۆژە بۆ پارە بۆ هیچ پرۆژەیە نەبوو بۆ کارەبا شەر نابێت بۆچی 26 ساڵە حکومڕانانی ئەم وڵاتانیان توانێت کێشەی کارەبا چارەسەر بکەن بۆ جەناب دامەژت بەوە کرد لە 2010 تا 2014 داهات و بودجێ وڵات هێندە زۆر بۆ بەشی هەموو جومگەکانی دەسەڵات بەشی هەموو خەڵکێکی کردووە لە هەرێمی کوردستاندا وەڵام پێم وایە هەر دەچێتەوە بابی کەمتەرخەمی خۆ کەمتەرخەمی هەر ئەوە نییە شتێکی بانقەس بێ یان شتێ بێ بە نەزانینەوە بێ زۆر جار هەیە لە نەزانینە زۆر جار هەیە بانقەستە حکومەتی هەرێم یەکێک لە هۆکارەکان کە من وای بۆ دەسم لە سەرتاوە کە پارەیەکی زۆری خەرج کرد بۆ کارەبا قەت ڕۆژ لە ڕۆژان بیری نەکردێتەوە بزانێت چەند پارەی خەرج کردووە لە هەمان کاتا داهاتی چەندە یعنی حکومەت قەت بیریەوە نەکردێتەوە ئەو پارەیە کە خەرجی کردووە بزانێت بە چەند ساڵ دەستی دەکەوێتەوە تۆ کۆمپانیایە بۆ نمونە هەر پرۆژێ دروست دەکات بیر لەوە دەکاتەوە چەند خەرجەکانی چەندە و داهاتەکانی چەندە ئەو خەرجی کە دەیکا بە چەند ساڵ دەستی دەکەوێتەوە چۆن دەستی دەکەوێتەوە میکانیزمەکانی کۆکردنەوەی پارەکەی چۆنە حکومەت تا ئێستا ینی هەنگاوێکی نەناوە بە جددی بیر لەوە بکاتەوە ئەو داهاتی کە خەرجی کردووە چۆن دەستی دەکەوێتەوە بە چ نسبەیە دەستی دەکەوێتەوە ئێمە زین لە کاتی بایکۆتی دەوامەکاندا بنکەکانی پارە کۆکردنەوە شە دەرگاکانیان داخراوە تۆ هاوڵاتیە پارەی پێ نییە بەڵام ئەو وڵاتی کە پارەشی پێ دەوێت کار پارەی کارەبا بدات ینی شوێنی دەست ناکەوێت چ پارەکەی لێ بدات ینی حکومەت زۆر بە کەمتەرخەمیەوە بیری کردوێتەوە هەروەکو هاوڵاتی کەمتەرخەم کە دەڵێن چاوەڕێ ئەمڕۆ وەزع بگۆڕێ بە نەوعیان دووبیان بە نەوعی بگۆڕێ حکومەتیش تەقریبا هەر بۆ شێوەیە بیری کردوێتەوە ئەگەر نادەیتوانی زۆر شتێ بۆ شێوەیە ڕوو نەدات ئێمە دەزانین لە دنیادا کارەبا نرخی هەرزان نییە یەکێ لە ڕاستە پاکترین وزەیە بەکارهێنانیشی ئاسانترین جۆری وزەیە بەڵام لە هەمان کاتدا نرخیشی نرخی ڕەمزی نییە وەکو لای ئێمە هەیە نرخەکەی حکومەت بخۆی زەرەری لە خۆی داوە کە پارەی کارەبا بخۆی سە نازانێت ئەو پارەیە کە لە کارەباکە خەرجی دەکات چۆن دەستی کەوێتەوە پێویست دەکات چەند وەرگێتەوە ئەنی تا ئێستا هیچ میکانیزمێکی بۆ شێوەی پێڕەو نەکردووە ئەگەر نا ئێمە زانین مۆلیدەیە لە گەڕەکەکەیە مۆلیدەیەکی داناوە چەند پارەی تێچووە لەقل پارەی گازوایلی ڕۆنوشتەکانی لەسەر حساب دەکات و خازانشی دەست دەکەوێت بەڵام حکومەت لەو ملیار دلاری کە خەرجی کا لە کارەبا هەر زەرەری کرد تا ئێستا بۆچی حکومەت تا ئێستاش کەمتەرخەمە لە وەرگرتنی پارەی مانگانەی هاوڵاتیان ینی بۆ منە ماڵی وا هەیە باز دەوە دەکات کە 2 ساڵە پارەی کارەبای نیشتیمانی نەداوە خۆت زانی چۆنە تۆ ئێمە لە هەموو دنیادا بەپێی کۆمەڵی ڕیاسا و کۆمەڵی ڕێنمایی لێ پێی ڕەو بکرێت تۆ هاوڵاتێک کە پارە نادا مەرجێت تۆ چاوەڕێبی هاوڵاتێکی بێ لە دەرگای تۆ بدا بڵێ حکومەت من پارە بێناوە بدەمێ دەبێت حکومەت میکانیزمێدا ڕێژێ پارە لە خەڵک وەرگێ پارە کۆکاتەوە ئێمە زین ئەمڕۆ ڕۆژی خەیرانە زۆربەی هاوڵاتی کرێچیە پارەی پێ نییە مەعاشی پێ نادرێت کۆمەڵە کێشەیە بەڵام خەڵکم وەکوێک نییە یان لەقەل جۆری بەکارهێنانەکانیش تۆ ناکرێت هاوڵاتیەک وەکو سێکتەری پیشسازی حساب بکەیت یان پیشسازی وەکو بازرگانی حساب بکەیت حکومەت دەبێت پلانێکی هەبێ بەلایانی کەمەوە گەر دەستیش بگاوە پلانێکی هەیە بزانین لە زۆربەی هەر زۆری ئەو پارەیەکە بۆی کۆ نابێتەوە لە چ سێکتەرێکە ئایا بازرگانیە یان هاوڵاتیانە یان پیشسازیە ئیتر ئەو کات کێکە حساباتەکانی خۆی ورد کردەوە بزانین لە چ سێکتەرێکەوە پارەی بۆ کۆ ناکرێتەوە بیر لەوە دەکاتەوە لە شوێنی پێویست بۆ ئەو سێکتەرە بگرێتە دەست ئەگەر نا پارە کۆکردنەوە یان چارەسەرکردنی هەر کێشەیەکتر بەوە ناکرێتەوە یاسا دەرکەی بە یەک یاسا یان بە یەک بڕیار یان بە یەک پرۆژە یان بە یەک نووسرا بتوێت کێشەکە هەمووی چارەسەر بکەیت تۆ دەبێت کێشەکە تەجزیە بکەیت بەش بەشی بکەیت کێشەکە
بەشی بازرگانی پارە بە حکومەت نادا بۆ نمونە یان هاوڵاتی پارە نادات یان باخ ڤیلاکانە یان کام سێکتەرەیە ئەو کاتە دێنی ڕێشوێنی تایبەت بۆ ئەو شوێنە دەگریتە بەرنە یاسادا بڕژیت بەسەر هەموو خەڵکیدا تەطبیقی کاتە جێبەجێش ناکرێت بەڵام تۆ دەتوانی بەش بۆ نمونە بازرگانی ئێستا نرخەکەی بۆ زیاد کردووە بەداخەوە زۆری بازرگان و زۆری خاوەنکارەکان ئاگاداری ئەوە نین کە نرخ زیادی کردووە نرخەکە تقریبان کراوەتە 130 دینار نزیکی 10 سنت ئەو هاوڵاتیە ئەو بەکارهێنەرە هەر وەکو ساڵەکانی پێش و کارەباکە بەکاردێنێ حسابی بۆ ناکەن نرخەکەی زۆر زیادی کردووە بەیانی کە پارەکە بدا پارەی زۆرتر دەبێت پارەی زیاتر بدا لە ساڵانی پێشوو ینی پێویست دەکات و هەر هەنگاوێکردنە هەم هاوڵاتی وەکو لایانی بەکارهێنەر ئاگادار بێ لە هەمان کادا ڕێوشوێنی پێویستی بگریتە بەر بۆی بتوانێت ئەو پارەیە کۆ بکەیتەوە بەڵێ مامۆستا وەکە لە ماوەی پێشوودا گوێبیستی قسەیەک بووین کە کەرتی کارەباش وەکو زۆربەی کەرتەکانی دیکە وەکو بوارەکانی دیکە دەدرێتە کەرتی تایبەت ئەمە تا چەند قسەیەکی ڕاستەوە تا چەند چارەسەری گرفتی کارەبامان بۆ دەکە کاتێک کە کۆمپانیایە گەڵسێ بە وەرگرتنی پارە و لە بەرامبەری شاوە کۆلە کارەباکە تەوجیهکە بەسەر هاوڵاتیاندا ئەمە چارەسەرەوە تا چەند ئەم قسەیە ڕاستەوە دەچێتە بواری جێبەجێکردنەوە خۆی وەکو پلانێکە بوو کە نەکارەبا بدرێ بە کەرتی تایبەت پلانە سەرەتایەکە ئەو تەنها کۆکردنەوەی داهات بدرێ بە کۆمپانیا حکومەت بەو میکانیزمە ینی با بڵێ هەر شەق و شەڵێکی ئێستا هەیەی ناتوانێت پارەی کارەبا کۆ بکاتەوە بمانەوە نەیتوانیوە خەڵکێ بە 10 ساڵە پارەی کارەبای نەداوە خەڵکێ بە ملیۆنها دلار دیناری لەسەرە یعنی تۆ ناکرێت چاوەڕێبی خەڵک بە ملیۆن دینار پارە بێنە بڵێ من پارەی کارەبا دەم کەواتە حکومەت دەبێت ڕێگایەکتر بدۆزێتەوە ئەوەی کێمە وەکو پلان هەبووە ئەو پلانەکە ئەوە کە بڵین کۆکردنەوەی داهات بدرێت بە چەند کۆمپانیا یان میکانیزمەکە چۆن دەبێتەوە کاتە بڵین جارێ لەوانێ وازەح نەبێ بەڵام بدرێت بە کۆمپانیا ئەو کاتە ئیتریان بە ئیزار وەری دەگرێت یان بە نسبەیەک وەری دەگرێت بۆ نسبەیەک بۆ کۆمپانیا و ئەو باقیەکەی تر کە کۆی دەکاتەوە بە حکومەتە ئەلمیم هەر ڕۆژە بدرێت بە کۆمپانیا لە کۆمپانیادا قەرز و لێخۆشبوون و بارودۆخی ئابووری ئۆشتانە هیچیان نایخوا تۆ ئێستا ئاسیاسیڵ هەر کۆمپانیایەکتر بۆ منە پەیوەندیەکانە ئینتەرنێت هەر کۆمپانیاکە پارەت پێ بچوو کارتەکە بکرێت قسە بکە پارەت پێ نیەمەیکە ینی ئەویش کە بدرێتە کۆمپانیا هەر بۆ شێوەی لێ دێت ینی ڕەحم بە کەس ناکە پارەت هەیە پارەی کارەبا بدو بە خزمەت گوزاریەکە دەبێت نیتە کارەباکە لێ دەبڕێت ینی خۆ بڵین چەند دڵڕەخانەیە بەڵام لە هەمان کاتدایەکە لە میکانیزمە گونجاوەکانی شەکە حکومەت کە بۆ خۆی نێتوانیوە کارەبا پارێک کارەبا کۆ بکاتەوە دەبێت ڕێگای لە بابەتە بگرێتەوە بەڵام تاسەند سەرکەوتوو بوو تاسە نەخراوەتە بواری جێبەجێکردن بەڵام هەنگاوەکانی چۆنی بڕیوە نازانەوە چۆنە بەڵێ بابەز لە گرفت و کێشەکانی کارەبا بکەین کامانن ئەو گرفتانی کە بوونەتە بربەز لەوەی کە ڕەوشی کارەبای ئێمە ڕەوشی کارەبا لە هەرێمی کوردستان باشتر بێ و بەرەو باشی بڕوە خۆی بربەستەکان هەر ئەوە بگوتمان یەکەمیانەوە بەرهەمێنان کەمترە لەو خواستەی کە لەسەر کارەبا هەیە لە هەمان کاتدا توانای تۆڕەکانی گواستنەوەیە توانای تۆڕەکانی دابشکردنی کارەبا ئەوانش توانای سنوورداریان هەیە ئێمە زانین زۆر گەڕەکەیە تاکو ئێستاش کێشەی سرە محەویلە و سرە فیدەر و سرە گەڕەکیان هەیە تۆگە کارەبای بەردەوامیش دابین کە ئەو گەڕەکە و کێشەی هەر هەیە ینی کێشەکە هەر چارەسەر نەبووە ینی کێشەکان بەو شێوەیە دابەش دێ بەسەر کۆمەڵی کێشەدا بەداخەوە تاکو ئێستا هیچ ئەنگاوی نەنراوە بۆی بارودۆخی کارەبا چاک بکرێت بارودۆخەکەش هەر ئەوەیە تۆ گەپتووێکدا بارودۆخی کارەبا چاک بکەیت ئەبێ پێش هەموو شتێک بەرهەم بە نسبەیە لە نسبەکان زیاد بکرێت لە هەمان کاتدا توانای تۆڕەکان باش بکرێت چارەسەرەکەی زانین کامەیە چارەسەر هەر لە چوارچێوەی گرفتەکاندا لە زۆر لە گەڕێک بەتایبەت لە شای سلێمانی گوێبیستیەوە بووین کە زۆربەی ماڵەکان سەعاتی کارەبایان نییە یان بۆ منە بەشێ لە بەرپرسەکان سەعاتیان نییە و کارەبایەکی زۆر بە هەدەرەبن بۆ ڤێلا و بۆ باخ و بۆ شوێنە گشتیەکانیان ئەمە تا چەند ڕاستە و تا چەند حکومەت بۆچی کەم تەرخەمە لە ئازدەمەدا کە ماڵی خەڵکێکی سادە سەعاتی تۆمارکردنی کارەبای نەبێ و زۆر شتی دیکەش خۆی کێشەکە هەر دەچینەوە سەر ئەو خاڵی کە دەڵێن حکومەت کەم تەرخەمە هاوڵاتیەکە سەعاتی برین خانوێکی هەیە ناکرێت سەعاتی نەبێ بەڵام نابێ حکومەت چاوەڕێ بێ ئەو ماڵە بخۆی لە دەرگای حکومەتدا بڵێ من هاتووم سەعاتێکم پێ بدە بۆ منە لەوانەیە کۆمەڵە خەڵک لە حەملەی هەڵبژاردنە کۆمەڵە گەڕەکەیە کۆمەڵە شوێن هەیە لەوانەیە لە فرسەتەکاندا کارەبای ڕاکێشاوە بێ سەعات بەڵام حکومەت دەبێت لە دەرگای ئەو ماڵەدا تۆ سەعات هەیە نیتە خۆی هەمومان زانین عادات هەیە لە گەڕەکان دەگەڕێ زانێ دەچێتە ماڵی کێ و ناچێتە ماڵی کێ
خۆ ئەوەی کاروارێ بۆ ماڵەکە ڕۆژ سەعاتیش نیە دیارەکە نیەتی خۆ حکومەت دێ بۆ خۆی بچێتە پێشەوە لە بابەتەکە نەک چاوەڕێ بێ هاوڵاتی لە دەرگایدا بڵێ من کارەبایەک بڕایکە شاوەڕە سەعاتم بدابنێ ئەوەی یەکێک لە هۆکارەکان سەبارەت بۆی کە ماڵی بەرپرسان کارەبایان هەیەیان نییە بمانێ و نەمانێ حکومەت دەبێت ینی حکومەت دەبێت لە بەرپرس گەورەتر بێ حکومەت دەبێت لە دەسەڵاتدار و لە بەرپرسەکانی وڵاتە گەورەتر بێت ینی خۆ نازانم ئایا تا چەند بەرپرس ڕێگای داوە بەڕێوەبەرایەتی کارەبایان فەرمانبەری کارەبا چێتە ماڵەکە بزانێ کارەبا چۆن بەکاردێنێ چۆن بەکاری نانێ زۆری هەیە یان کەمی هەیە بەڵام دەبێت دەسەڵاتی حکومەت زیاتر بێت دەسەڵاتی بەرپرسێک سەبارەت باخ و ڤیلاکان ئێمە هەمومان دەزانین زۆربەی هەرە زۆری بە فیرۆسوونی کارەبا وڵاتە لە باخ و ڤیلادایە هاوڵاتیەک لە چەند دوێنمێکدا خانوویەکی بچووکی دروست کردووە بەڵام 50 گڵۆپ و 100 گڵۆپ هێڵواسیوە لە ناو باخەکە و لە ناو چوار دەوری خانووەکەی ئەی تۆ گەر هۆکارەکە دەگەڕێتەوە بۆ کە حکومەت کەم تەرخەمە لێکێ لە مەرجەکان خۆ زۆر ئاساییە ئەو هاوڵاتی کە داوای کارەبا دەکات بۆ باخەکەی وەکوەوەی کە ئێمە دەڵێن ئیشتراک دەکات خۆ ئیشتراک دەبێت کۆمەڵی مەرجی دەیابێ تۆ دەبێت حکومەت کۆمەڵی مەرج ڕوون کاتەوە بۆ ئەو باخانە بۆ ئەو مەتخانەی کە باخی تێدا بۆ نمونە من کارەبا هەروە بە هەڕەمەشی نادەمێ وەکو هاوڵاتێک کە لە کۆڵانەکانی سلێمانی بەکاری دێنێ یان لە کۆڵانەکانی شوێنێکتر بەکاری دێنێ ئەوەی باخ دەبێت کۆمەڵی ڕێنمایی کۆمەڵی نرخیشی دەبێت جیابێت تۆ خانوویەکە دروستکە بۆ تەرفیهی دروست کردووە خۆ لەسەر ئەوە نییە بڵێ گەر هاوڵاتی لە ناو شارەکەدا گەر کارەبا نەبێ ناژێت ئەو هاوڵاتێک کە باخی دروست کردووە بە شتێکی تەرفیهی درستی کردووە بە زیادەیەک و درستی کردووە مادام بۆ شێوە دروست کردووە دەبێت پارەی زیاتریش بدەیت ئەنجا دەبێت مەرجەکانی بەکارهێنانیشی حکومەت بۆی ڕوون بکاتەوە تۆ خانوویەکەت هەیە نایڵم لەوەندە زیاتر گڵۆپ بەکاربێنی زیاتر بەکاردێنی یان غرامەت دەکەم یان پارەی زیاتر لێ وەردەگرم یان نرخی فرۆشتنەکە لەسەر زیاد دەکەم ینی کۆمەڵێ ڕێوشوێن هەیە حکومەت دەیە بیگرێتە بەر ئینجا کێشەکان کۆنتڕۆڵ دەبێت ینی هاوڵاتی ئەوەی کە کارەبا لە باخ و ڤیلا بەکاردێنێ ئەگەر سەعاتیشی هەیە بێ لەوانەیە بە ساڵی جارێ نەچێک پارەی کارەبا بدات پارەی کارەباش کە دەدا زۆر کەسێ دەکاتە بۆڵ و منجەمز پارەی کارەبا نادا یان تاخیرەکە تۆ کە وەکوی کە پارەکە نادات یان پارەکەی کەمتر لێ وەردەگریت هەر لەقل دەبێت نرخەکەی بۆ زیادکەی بە بەردەوام پارەی لێ وەربگریت لە هەمان کاتدا کۆمەڵی ڕێنمایی هەبێت کارەبا زۆر بە فیڕۆ نەدا وەکو هاوڵاتی لە سلێمانی و لە ناو شارەکان لە ناو لادەکان چۆن بەکاری دێنێ باخەش بە هەمان شێوە بەکاری بێنێ چەند پێویستە کارەبا بەکاربێنێ بەڵام زیادە بەکارمێنە بەڵێ مامۆستا جنابیش داماژت بەوە کرد کە وەکو پشتگیریەکی قسەی ئەو بەرپرسە کە کارەبای یان بەونە هەر تاکێکی ئەم وڵاتە بەقەت تاکێکی ئەوروپی کارەبا بەکارێنێ بەڵام ئەو دەزانێت چۆن بەکاری بێنە 6 ساعتەکە تەوزیعەکە بەسەر 24 ساعتەکە یا بەشی دەکات بۆچی تا ئێستا وەزارەتی کارەبا زۆر کەم تەرخەمە وەبوونی ڕێنمایی و ئامۆژگاری و هۆشیارکردنەوەی خەڵک بۆ ڕیکلامکردن بۆ بەهدەرندانی کارەبا زۆر کەمە لە ینی بەقەی وەزارەتی ژینگە ئەو ڕیکلام و هۆشیارکردنەوەی خەڵکە کە ئەبینی لە وەزارەتی ژینگەیە لە زۆر شوێنە بۆچی وەزارەتی کارەبا ئەمەی نییە خۆی بەداخەوە دیسان هەر دەچێتەوە بابی کەم تەرخەمی حکومەت بۆ خۆی کەم تەرخەمە هاوڵاتیە کارەبای پێدرێ حکومەت ئەوەندە خۆی بە پرزانێت تاوە کارەبا دەگاتە ناو سەعاتی ماڵەکە لێ بۆ لاو علاقەی نییە لەو ماڵەدا کارەبا چۆن بەکاردێ تۆ مەفروزەوە کۆی کە کارەبای بۆ دابین دەکەیت ئێمە گوتمان بە دڵنیاییشەوە دێڵینەوە هەموو شتێ داتایە بەو داتای کە لەبەر دەستەیە هاوڵاتێکی ئەوروپی لەگەڵ هاوڵاتێکی ئێرە هاوڵاتی وڵاتی پێشکەوتەکان بەخەدەر لەوانەیە 3/4 کارەبا ئێرە بەکاربێنێ لەبەر یەکەم شت پارەیەکی زۆری لێ وەردەگیرێت ناتوانێت بە ئارەزی خۆی گڵۆب داگیرستێنە بژێنێتەوەی دیکات کارەبا فیڕۆ بدات چەند پێویستی بە کارەبا ئەوەندە بەکاردێنێ ئەو پارەی لەسەر حسابە ئێمە زۆربمان کە سوکار و دۆست توشمان هەیە لە ئەوروپا یان لە وڵاتە پێشکەوتەکان باسیەوە دەکات کە لە هەفتەیەدا بەلایەنێکی $100 یان $200 پارەی کارەبا دەم یەخۆلەوانەیە ماڵەکەی تەنها 2 ژوور بێ بەخەدەر نیوەی ژوورێک ماڵەکان ئێمەش نابێ بەڵام لەسەر چی لەسەرەوەی کە پارەی زۆر لەسەر حسابە بیر لەوە دەکاتەوە ئەو ژوورێک ئیشی پێینە گڵۆپەکەی دەژێنێتەوە لەکوێ ئیشی بە گڵۆپە لەوەی گڵۆپ داگیرسێنێ بەڵام لای ئێمە ماشەڵڵا ماڵەکان دڵی چراخانە بە دەرگای ماڵەکان هەر دڵی چراخانە ناو باخ و ڤیلاکان وتمان هەر چراخانە ینی کۆمەڵی کێشەیە بەڵام حکومەت دێ بۆ خۆی هۆشیاری و ڕێنمایی تر خۆ دەبێت میکانیزمی تازە بدۆزێتەوە هەر دوور نەڕۆین ڕیکلامی برنجە چایە هەر شتێکە بۆ نمونە لە تەلەڤیزیۆن لە کاتە زۆر حساسەکاندا ڕیکلامی بۆ دەکات خۆ بە پارەیە بە خۆڕایی نییە و حاڵەتانە بەڵام حکومەت دەیتوانی هەر لە وەزارەتی کارەبا و لە بڵین ئاستە باڵەکانی حکومەتەوە هەموو کۆمپانیاکانی ڕاگەیاندنەکان ئیجبار بکرێ تۆ لەگەڵ ئەوەی کە کەناڵێکی ڕاگەیاندنە تەلەڤیزیۆنە ڕادیۆ هەر شتێکە پەخشی خۆی دەکات ڕیکلامیش دەکات بە پارە
لە هەمان کاتدا مەزبورە ینی ئیزبار بکرێت کە ڕیکلامیش بۆ کارەبا بکات بۆ ژینگە بکات بە خۆڕایی تر بە پارەی بە خۆڕایی هەر شتێکە بەڵام گرنگەوە لەو کاتانێک کە پێویستە خەڵک گوێ لە تەلەڤیزیۆن دەگرێت سەری تەلەڤیزیۆن دەکات بە دیار تەلەڤیزیۆن دانیشتووە لەو کاتدا ڕیکلامەکەی پێشکەش بکەیت گڵۆپێ بکوژێنەوە ماڵەکەی تەنیشت ڕووناکتر دەبێتەوە بەقەدەر ماڵەکەی خۆ چەند ڕووناکیت پێویست هەر ئەوەندە بەکاری بێنە کارەبا زیاد بە فیڕۆمەدا هەموو ژینگە پیسکردنە پارە خەساربوون لە باخەڵی حکومەت دەڕوات یعنی خۆ کارەبا بەلاش دروست ناکرێت بەلایانی کەمەوە کارەبای کوردستان ساڵانە 2 میلیارد زیاتری شتی هەسێ لەسەر حکومەت دەکەوێت بەڵام تۆ ناکرێت هەر بە میلیارد دلار پارە خەرجکێت و لەو لاشەوە گوێی خۆتی لێ بخەوێنی بە بەکارهێنەر نەڵێ کاکەجان تۆ ئێمە هەمومان دەزانین بۆ هەر دوکانێکی نانەوە 6 گڵۆپی هەڵواسیوە لە ڕۆژی ڕووناکیشدا گڵۆپەکان ناکوژێنێتەوە یعنی خۆ تۆ کە ڕۆژە و ڕووناکەس پێویست بە 6 گڵۆپە على الأقل دوانیان بوژێنەوە کاکە سواریان بوژێنەوە یعنی تۆ دەبێت ئیلا حکومەت خەڵک ئیزبار کە پابەندی بە ڕێنماییەوە ئێمە هەمومان دەزانین ئێستا ئەو شوفێرەی کە بە جادەیەدا دەڕوا بۆ خۆی حەز دەکات هیچ یاسایەک نەبێ هیچ لێپرسینەوەیەک نەبێ چەند حەزی لێ بە سورعات بڕوات چۆنی حەز لێ بەکان کۆڵانە و بەکان سایدە حەزی لێ بڕوات هەموو خەڵک وایە بەڵام کۆمەڵێ یاسا و ڕێنمایی هەیە هەموو هاتوچۆ هەموو پەیوەندیەکانی ڕێکخستووە تۆ بۆتە لە سنووری ئێرە بڕۆیت و لە چەند زیاتر نەڕۆیت و چۆن بڕۆیت کەواتە ئێمە چۆن ئەم هۆشیاریە لای خەڵک بچێنین چۆن وا لە خەڵک بکەین کە بەبێوەی حکومەت سزا بەکاربهێنێ غەرامە بەکاربهێنێ و ڕیکلام بەکاربهێنێ چۆن خەڵک خۆی ئەم هۆشیاری و ئاگاداری لا دروست بێ بەداخەوە خۆ هاوڵاتی لە خۆ فێر نابێ تۆ ئێستا من کە بەیەکۆ دانیشتوین من شتێکە بە تۆ بۆ من هەر دکتۆرێکی ئەتیادی بۆ منە کە تۆ نەخۆش دەسێت لای نەخۆشەکە خوار مەرزنی ئیلا دەرمانەکەی بۆ بنووسێ بڵە خواحافیز بێ هەر لەقەل پێی دەڵێ کاکەجان ئەو خواردنە بخۆ ئاوامەی خۆ سعات ئەوەندە دەرمانەکەت خۆ لە سعات ئەوەندە سعاتیان بین بێ ئینزابی خۆ کۆمەڵی ڕێنمایی پێ دەڵێ ئینجا نەخۆشەکە چاک دەبێت خۆ ناکرێت هەموو پارچە حەبەکەی وەرگرتۆ بە 1000 حەبەکان بخوا بڵەوە چاک بووم ینی لەگەڵ ئەوەی کە دەرمانەکەت بەدابین کردو پێویست دەکات کۆمەڵی ڕێنماییشی بۆ دابینکەی بابەتی کارە باش بە هەمان شێوەیە تۆ مادام کارەبای دابین دەکەی بۆ خەڵک مەفروضە بەقەدەر ئەوەی کە کارەباکەت دابین کردو و هەموو هیلاکێت پێوە سەشتووە ئەو هەموو خەرجی زۆر لەسەر حکومەت کەوتووە لە هەمان کاتدا پێویست دەکات بەشی ئەوە ڕیکلام و ڕێنمایی و ئاگاداری بدەی بە خەڵک کە کارەباکە بە فیڕۆنەدا خۆ خەڵکیان کەم تەرخەم نییە زۆر کەسەیە لەوانەیە بەلانی کەمەوە لە 105 ماڵانی ئەو سلێمانیە لە 105 بۆ لە 107 ماڵان بە ڕۆژ گڵۆپەکانی دەرەوەی ناکوژێنێتەوە تۆ زۆر هاوڵاتی هەر لە بیری چووە هەر لە بیری نییە کە گڵۆپەکانی دەرەوەی داگیستاند و ناکوژێنێتەوە زۆر کەسەیە کەم تەرخەمە زۆر کەسەیە گوێ پێ نادا تۆ حکومەت مەفروضە لە دەرگای ماڵەکە بدەی کاکە گڵۆپانە بکوژێنەوە کە تۆ کە جارێ پێت گوت 2 جار پێ خۆ هەموو کەس ئینی ئەوەی هەیە بڵین بە پیر ڕێنمایەکانەوە بچێ بەڵام کە حکومەت هەنگاونە نیە خەڵک تەسەورما خەڵک هەر نەک خەڵک ینی خەڵکی لە باڵاش کارمەندی حکومەتیشە لە کارە باشە کە تۆ ڕێنمایەکانی بۆ دووبارە نەکەیتەوە پێڵێ هەروەکو وڵاتی ئاسایی وەریگرتووە ینی شتێکە واجبی حکومەتە لەگەڵەوەی کە کارەبا واجبێتی کارەبا باشترکە کارەبا لە قەلبی کا بە 20 ساعات و 24 ساعات لە هەمان کاتدا ڕێنمایەکانی بەکارهێنانیشی دا بە خەڵک تۆ چۆن دەتوانانی سوود لە زۆرترین سوود لەو کارەبا وەربگری بە مەرجە کەمترین کارەبا خەرج کردووە بەڵێ مامۆستا زۆر جار مرۆڤ وازانێ بە کەمکردنەوەی گڵۆپێک ینی هیچ کاریگەریە دروست ناکات قسەیەک دێ دەڵێ تۆ گڵۆپێکی ماڵەکەت کەم کەرەوە ماڵێکی دیکە ڕۆشن کەرەوە ئەم قسەیە تا چەند ڕاستەوە کەمکردنەوەی گڵۆپێک کە تۆ لە ژوورێکدا یان بوونە لە شوێنێکدا کە هیچ پێویستێکی پێی نییە تا چەند زامن یان چەند کاریگەری هەیە لەوەی کە کارەبا باشتر بێ ماڵێ لە لای خۆی گڵۆپێکم کاتەوە ڕەوشی کارەبا باشتر نابێت بەدڵنیاییەوە ڕەوشی کارەبا بەرەوەی ینی ئێمە ناڵێن بە گڵۆپی ماڵەکان کارەبا لە 6 ساعات و 24 ساعات بەڵام بەدڵنیاییەوە زەخت و فشارش کەمتر زەخت و فشار کەم دەبێتەوە ئێمە زانین بۆ نەگەڕەکەی تۆ کارەبا هەیە هەموو گڵۆپەکانیشی وەکو سراخان و هاوگەڕەکە بەڵام ئەگەر بێت و هەر ماڵە 2 گڵۆپ یان گڵۆپێ یان لەسەر زادەکە 4 گڵۆپ بکوژێتەوە کارەبا بەشی نیوەڕێکی تەنیشتی دەکات ئێمەمانە وەک باقی دەزانین بەڵام چۆن جێبەجێ دەکرێت خەڵک چۆن ئیجبار دەکرێت جا لەگەڵ ئەوەشدا پێویست دەکات حکومەت یعنی لە ڕێی نرخیشەوە یعنی نرخ بە شێوەیە بێ هاوڵاتی هەستکا کە گڵۆپی داگیستێنێ پارێ لە باخەڵی دەڕوا نەک وەکو ئێستاری گوێ پێ نەدەین زۆر باشە باز لە چارەسەر بکەین تەبەن جەنابەت لە ئەسنا قسەکاندا چەند جارێ باسمان لە چارەسەرەکان کرد بەڵام پێم خۆشە لە ڕیزبەندی بزانین ئەو شتانە چین کە دەبنە مای چارەسەری گرفتی کارەبا لە هەرێمی کوردستان وەکو ڕیزبەندی ئەوەیە کە ئێمە گوتمان بەرهەمێنان زیاد بکرێت بڵین بەڕێژەیە لە ڕێژەکان بەرهەمێنان زیاد بکرێت لە هەمان کاتدا چۆنێتی بەکارهێنانیش کۆنتڕۆڵ بکرێت بەکارهێنان کۆنتڕۆڵکردن هەر ئەوە نییە تۆ کارەبا بدەیە بە خەڵک و خەڵک بە ئارزوو خۆی بەکاری بێنێ تۆ دەبێت لەقەل وەکو ڕێنماییە
یان لە ڕێی نرخەوە یان لە ڕێ هەر هۆکارێکی ترە شوێنەتی بەکارهێنانەکەی کۆنتترۆل بکەیت تۆزێک نسبێ لە نسبەکان کەم کاتەوە لێکە لە ئینەکان کە باسی ومان کرد جۆزەی بیزدەمپێری بۆ نمونە جۆزەی بیزدەمپێری یەکێ لە هۆکارەکانی کۆنتترۆلکردنی کارەبا ڕاستە تۆ بڕی کارەباکە لەو ماڵەکەم دەکەیتەوە بەڵام ئەل لە قەلب حەویلەی گەڕەکە ناسووتێ لە زستاندا زۆر جار هەیە لە ناو شاری سلێمانیش لەوانەیە گەڕەکەی بە 3 هەفتە کارەبانی لەسەر محەویلەکەی سوتاوە ئەنی تا محەویلەکە چاک دەکرێتەوە یان هەتا کۆمەڵی پرۆسی دوور و درێژی تا چاک دەکرێت تا محەویلێکی بڕیتر دێ لە شوێنی دادەنرێ بە هەفتە دەڕوا تا خەڵی بێکارەبایە یانی ئەل لە خەڵێک پرۆژەی بیزدەمپێری بۆ نمونە جێبەجێ بکرێ ئەو کێشانە کەمتر دەبنەوە برێکەرەکان ناسووتێ سیمەکان بە ئاسانی یانی تەحمولی زیاتری هەیە لە هەمان کاتدا بڕێک لە سەعاتەکانی پێدانی کارەباش زیاد دەکات اینجا ئەمە گوتمان یەکەوە لە چارەسەرەکانی چارەسەری بیدایی ئەوەیە کە تۆ هەوڵدەی تۆزێ بەرهەم زیاد بکرێ لە هەمان کاتدا سگانەی تۆڕەکان بکرێت تۆڕەکانیش پێویستی بە فراوانکردنە تۆڕەکانی دابەشکردن بە هەمان شێوە ئەو ئامێرە کەلوپەلانی کە بەکاردێن لە سیستمی کارەبادا هەمووی پێویستی بە فراوانکردن و بە پێداچوونەوە بۆ دیزاینکردنەوە هەیە یانی تۆش گەڕەکێک 20 ساڵ پێ ئێستا سیمێکی کارەبا و کۆمەڵی عەمودی هەبوو لەگەڵ محەویلەیەک ئێستا هاوڵاتیەکان زیادیان کردووە ئامێرەکانیان زیادیان کردووە خوازە سەر کارەباکە زیادی کردووە ئەو محەویلەیە کە 10 ساڵ پێش تەحمولی دەکرد ئێستا تەحمولی ئەو بڕەما کۆمەڵە ماڵە ناکات کەواتە پێویست دەکات پێداچوونەوە بە هەموو سیستمەکەدا بکرێت اینجا کارەبا بەرەو باشبوون دەچێت ئەو بیزدەمپێریە تا چەند چۆتە بواری جێبەجەکردنەوە تا چەند زامنی جێبەجێ نەهێشتنی ئەم چارەسەری گرفتی کارەبایە وە قسەیەکەیە دەگوترێت زۆر جار ئەوەی باج ئەدایام ئەوەی کە یاساکەی بەسات تەطبیقکرێت تەنها ماڵە فەقیر وەژارەکان کە باوەڕ ناکەم هیچ ماڵێ بگاتە 20 ئەمپێر و ئەم دانانی 20 ئەمپێریە بۆ شوێنە گشتیەکانە بۆ دائیرەکانی ژەبێ بۆ ماڵە بەرپرسەکان بۆ فێلا و باخی بەرپرسەکانی ژەبێ ئەم تەنها خەڵکی هەژار و فەقیرە دێتەوە خۆی سەرەتا کە دەستی پێکراوە بە پرۆژەی 20 ئەمپێری ئێمە گوتمان پرۆژەی 20 ئەمپێری هەر ئەوە نییە ئێمە خەیاڵمان وا بێت کە کارەبای لە هاوڵاتی کەم دەکەینەوە لە هەمان کاتدا سەعاتەکانی بۆ زیاد دەکەین بەدڵنیاییەوە ئەگەر تەسەور کە لە هەموو کوردستاندا بۆ نمونە جۆزەی 20 ئەمپێری دانرا لەوانەیە لە 6 سەعاتەکەی ئێستاوە کارەبای بە 8 سەعات لەوانەیە بگاتە 10 سەعات لە هەمان کاتدا ئەو کێشەی ئێستا سەر محەویلە و سەرە گەڕەک و فیدەر و ئەوانە هەیە جارێ کۆمەڵ کێشەیە نامێنێ ئێستا هەردوو نەڕۆین پێنجوێن لە وەتای کارەبای لە ئێرانەوە وەردەگرت هەتا ئێستاش کارەبا لە هەرێمەوە بڕین کارەبای پێدرێ پرۆژەی 16 ئەمپێری وازام لێ ینی هەموو هاوڵاتیەکان 16 ئەمپێری هەیە ئیتر من نازانم بیزە بڵین ئایا بەسەر هەموو خەڵکەدا تەطبیق کراوە یان نا یان ماڵی بەرپرسی لێ دەرکراوەیان ئەویان ساسە گرفتێکەیە شەوان کە تۆ لە شەوێکی درەنگە هەڵدەستی کە کارەبای مۆلیدە بوونی نییە گەڕەکێک کارەبای ڕئیسی هەیە و ئەو بەرە هەر بەرامبەرەکەی کارەبای نیە ئەم 20 ئەمپێری ئەمە چارەسەرەکە تەسەورم وایە ینی بەشێ لە کێشەکە چارەسەر دەکات ئێمە گوتمان پێش هەموو شتێ پرۆژەی 20 ئەمپێری دەبێت حکومەت بۆ خۆشی بڕین پێناسەی پرۆژەی 20 ئەمپێری بە ئەوە بکە کە بڕین هەنگاوێکە بۆ پاراستنی شەبەکەکە بۆی شەبەکە لەوە زیاتر وێران نەبێت بۆی محەویلەکان و سیم و فنجانەکان لەوە زیاتر نەسووتێ یعنی ئەوە دەبێت کە لە تاریفە سەرەتایەکانی بۆ شێوەیە بێ اینجا دوایی بڕێ لە سەعاتەکانی کارەبا پێدانیش زیاد دەکات لە هەمان کاتدا ئێمە گوتمان هەندێک گەڕەکەی کارەبای هەیە و بەرامبەرەکەی نێتی ئەویان زیاتر پەیوەندی بە شێوازی داڕشتنی بەرنامەوە هەیە لەوانەیە ئەو گەڕەکەی کە ئەم شەو کارەبای نییە دوای سێ شەوی کە سەرەی ئەو بێکارەبایی بەرامبەرەکەی کارەبای نابێ کۆمەڵ شتێ بۆ بڕین بەرنامە ڕێژی کراوە بۆ شێوەیە بەڵام هەر چۆنە بێ پرۆژەی 20 ئەمپێری وەکەوەی کە حکومەت ئێمە گوتمان ئەوڕۆ بە ملیار دۆلاری پارەی نییە بجێ نییە بڕوات محەتاتی بەرهێنانی کارەبا زیاد کات لە هەمان کاتدا بە ملیار دۆلار پارەی نییە بێنێت تۆڕەکان فراوان کات تۆڕەکانی گواستنەوە فراوان کات محەویلەی تازە و زۆر زەبەن بکڕێ بەڵام ئەل لەقەل دەبێ هەنگاوێ بنێ خۆ ناکرێ هەر بەدەستەوەسان دابنیشە بێ هیچ هەنگاوێ دابنیشە تەسلیم بێ تۆ دەبێ هەنگاوێ بنێ یەکێ لە ئاسانترین هەنگاوەکان کە زۆر ممکنە جێبەجێ بکرێت لە هەمووی ئاسانتر پرۆژەی 20 ئەمپێریە خۆ پرۆژەی زۆر لەوە باشتر هەیە بۆ نمونە دانانی سەعاتی زیرەکە زیادکردنی بەرهەمێنانە کۆمەڵەشتە بەڵام ئەوانە پارەیەکی زۆری پێویستە لە هەمان کاتدا کاتێکی زۆریش پێویستە بەڵام زۆزە 20 ئەمپێریەکە عەلە لەقەل من ناوی 20 ئەمپێری لەوانەیە 20 ئەمپێری بێ لەوانەیە 16 بێ لەوانەیە 25 بێ هەر شتێ بێ گرنگە بێت تۆ بەکارهێنانی کارەبا تۆزە سنووردار بکەیت کە سنووردارت کرد بەشێ لە کێشەکانت لە کۆڵ دەبێتەوە یعنی وەکو بەرهەم ناتوانانی زیادکە تۆڕەکان ناتوانێت سگانە کات و فراوانی بکات بەڵام خۆ دەتوانێت واقعی تۆڕەکان ئێستا چۆنە بارودۆخیان بۆ شێوەیە ڕایگرێ لەوە زیاتر محەویلە نەسووتێ لەوە زیاتر
فنجان نەسووتێت ئێمە هەر وەکو معلوماتێکی سەرەتایی ئەگەر بەراورد دەبکەری نێوان ئەو مەحەویلانی کە لە شارێکی بۆ نمونە هەر شارێ لەو شارانەی کە ژماری دانیشتوان و هاوبەشەکانی بەقەدر منتقەی پێنجوێنە بەراوردی دەکەی ئەو شوێنەی کارەبای 6 ساعات و 5 ساعات و هینە ببێ زۆزۆبێ شتەکە لەگەڵ پێنجوێنیش کە نزیکی 10,000 12,000 هاوبەشی هەیە چەند مەحەویلە لە پێنجوێن سوتاوە لەگەڵ ئەوەی کە لە شوێنەکەی تر سوتاوە لە پێنجوێن لەوانە لە ماوەی 10 ساڵدا 6 مەحەویلە نەسووتێت لەبەرەوەی تۆڕەکە تۆڕێکی سنووردار کراوە و کۆنتڕۆڵ کراوە بەڵام تۆڕەکەی تر کە ڕۆژێ سەرمادێت هەموو خەڵک بەیەکجار هێرش دەکاتە سەر بەکارهێنانی کارەبا خواز لەسەر کارەبا زۆر زیاد دەکات مەحەویلەکە تەحمل ناکات دەسووتێت برێکەرەکانی دەتوێتەوە کێبڵەکانی دەسووتێ و دەتەقێ یعنی ئەو کێشانەی کە لە شارەکەی دووەمیان ڕوویدا لە پێنجوێن ڕوو نادا بە شێوەیە یعنی ئەوەیە کە لە دەلیلەکانی ئەوەی کە تۆ ناکرێت کارەبا کۆنتڕۆڵێکی نەبێ ئیتر بە هەر چەندێ هەر قیمەتێکە 20 پێرە 25 30 50 هەر چەندێکە بەڵام گرنگەوەی پێویست دەکات حکوومەت بیر لەوە بکاتەوە کە بەکارهێنانی کارەبا کۆنتڕۆڵێکی دابێ بەڵێ زۆر باشە مامۆستا بەراوردێکمان لایە کە باز یام ئەومان بۆ ڕوون کاتەوە کە کارەبا لە 2016دا چۆن بوو لە 2017دا بەرەو خراپتر چووەوە چ ئەمەلێک هەیە چ ئومێدێکێکە لە 2010دا کە ئێمەمڕۆ لە یەکی سەرەتای 2010داین کارەبا چی بەسەر دێ خۆی مۆزوعەکە هەر ئەوەیە گوتمان ئێمە بەرهەمێنانێکمان هەیە بەرهەمێنانێکی تەقریبەن جێگیرە بەڵام ساڵ بە ساڵ خواز لەسەر کارەبا زیاد دەکات ئەو ژمارە هاوبەشەی کە لە 2017 بڵین چۆتە سەر کارەبا لە 2016 تێیدا نەبووە بەلایانی کە مۆلەوان لە تۆڕی کارەبای کوردستان بەلایانی کە مۆلەوانێت 40-50,000 هاوبەش زیادی کردێ ئەو 40-50,000 هاوبەشە کارەبای بەرهەمێنانەکەت بۆ زیاد نەکردوێتەوە بۆ 2000 میگاوات کارەبا هەبوو لە 2016 نهاتی بیکەی بە 2200 یعنی ئەو بڕە کارەبایی کە بەرەم هاتووە جێگیرە لە شوێنی خۆی بەڵام هاوبەشەکان زیادی کردووە خواز لەسەر کارەباکە زیادی کردووە کەواتە لەکوێوە دەردەکەوێت لە پێدانی سەعاتەکانی کارەباوە کەم دەکات تۆ لە 2015 بۆ نەگە 8 ساعت کارەباو بێ لە 2016 ساڵی دواتر دەبێتە 7 ساعت لە ساڵی دواتر دەبێتە 6 ساڵێکی تر ئەگەر بێت و بۆ شێوەی ئێستا بارودۆخی کارەبا چۆن هەر بۆ شێوەیە بمێنێتەوە بەرهەمێنان هەر بۆ شێوەیە بێت بەکارهێنان و خواز لەسەر کارەبا هەر بۆ شێوەیە بێت کە چەند ساڵە چۆن هاوبەش زیادی کرد و هەر زیاد بکات بە دڵنیای ساڵێکە ساعاتێکی کەمتر دەبێتەوە یعنی ئەوە شتێکی جێگیرە کارەبا بەرهەمێنانەکە ئێمە کوتمان شتێکی سابتە شتێکی جێگیرە تقریبان لە هەمان کاتدا خواز ساڵ بە ساڵ زیاد دەکات ژمارەی هاوبەش زیاد دەکات زۆری ئامێرەکان زیاد دەکات خەڵکی ئامێری زیاتر دەکرێت ینی کۆمەڵێک بە تێگرا خواز لەسەر کارەبا زیاد دەکات بەرهەمێنانەکە بەرهەمێکی جێگیرە کە تۆ خواستەکە زیاد کرد بە ناساری ئەو کات دەبێت بێنیت سەعاتەکانی پێدانی کارەبا کەم بکەیتەوە خۆ لە 2014 و 13 ئەوانە سەعاتی پێدانی کارەبا چۆن بێت لە ئێستا باشتر بوو بەڵام ساڵ بە ساڵ کەم دەکات ڕاستە مامۆستا کۆتا پرسیارم باسمان لە ڕێنمایی و هۆشیارکردنەوەی خەڵک کرد ڕۆڵی جەنابە داماژەت بە ڕۆڵی میدیا کرد ڕۆڵی میدیا بە شێوەیەکی گشتی ڕۆڵی مامۆستایانی ئاینی ڕۆڵی مامۆستایان لە قوتابخانەکان تەنانەت لە دایرەکاندا چۆن خەڵک وا لێ بکەین کە ئەمە جۆرێکە لە بەرپرسیارەتی جۆرێکە لە ئەخلاق جوانی کە تۆ دەست بە کارەبای خۆتەوە دەگری یان بۆ منە ڕێژەیەکی کەم لە کارەبا بەکاردێنی و تا چەند وا لە خەڵک بکرێت کە ئەمە جۆرێکە لە بەهەدەر نەدان یان جۆرێکە لەوەی کە تۆ ئیسراف و زیادەڕەوی ناکەی بەتایبەت ئەوانەی کە هەڵگری ئاینن و مامۆستایانی ئاینی چۆن ڕۆڵیان هەیە لە مینبەرەکانەوە لە مزگەوتەکانەوە وا لە خەڵک بکەن لەگەڵ ئەوەدا کە کارەبا ڕێژەیەکی کەمە بەڵام چۆن بتوانن بەدەست پێوەگرتن بە جوان بەکارهێنان لە پێویست بەکارهێنان وا بکەن کە کارەبا هیچ نەبێت ڕەوشەکەی تۆزێ بەرەو چارەسەر و باشتر بڕوات خۆی گەڕاستی دێ هەر دەبێتەوە ئەرچی حکوومەت تۆ ئێمە کۆمەڵێ ناوەند هەیە ناوەندی گوتمان کەناڵەکانی ڕاگەیاندن هەیە مامۆستایانی ئاینی هەیە زانکۆ و قوتابخانە و شوێنە گشتەکان هەن ینی تۆ حکوومەت دەبێت دایرەی کارەبا بۆ خۆی وەزارەتی کارەبا بۆ خۆی باوەزارنی لایەنی حکوومەت بۆ خۆی بەرپرسە لەوەی کە ڕێنمایی پێویست و کە داواکاری بدا بۆ شوێنانە هەر یەکەو بەپێی بواری بەکارهێنان و بواری خۆی بواری چەند دەتوانێت لە ناو خەڵکدایە ئەوەندە بتوانێت ڕێنمایی بدا بە خەڵک ئەوە بازیبی حکوومەتە بڵین ڕێنمایەکاندا بە کەناڵ ڕاگەاندن یان کۆمەڵی ڕێنمایی بدا بە مامۆستایانی ئاین لە ڕۆژی هەینیدا لە هەر مناسبەیەکەیە چوار ڕێنمایی چوار ئامۆژگاری بە خەڵک زیاد کات تۆ کارەبا بۆ شێوەی بەکارمێنە بۆ شێوەی بەکاری بێنە خۆ تۆ کە دڵی خەڵک با کارەبا سنووردارکە یان کۆنتڕۆڵ بکرێت کارەبا ناڵ بە کەس ناڵی کارەبا بەکارمێنە خۆ لە وڵاتە ئەوروپیانەی کارەبای بەردەوامیشان هەیە کۆمپانیایەکی ئەهلیە کۆمپانیا کارەبادا بە خەڵک ئەو پێی خۆشە تۆ 4 کیلۆوات زیاتر کارەبا بەکاربێنی بەڵام لەبەرەوەی نرخەکە بە شێوەیە داڕژراوە تۆ بە خۆت هەوڵ نادەی زۆر بەکاری بێنی
لێرەدا واجبی حکومەتە بڵین ناوەندەکانی خوێندنە ناوەندەکە ئاینیەکان و مامۆستایانی ئاینیە ڕاگەیاندنە هەمویان ئیزبارکە کە دەبێت کۆمەڵی ڕێنمایی و کۆمەڵی شت هەیە بۆم بڵاوکەنەوە هەر یەکە بە پێی پێویستی وەرەکە بە پێی موقعیەتی خۆی ینی ئەو ڕێنمایی کە لە تەلەڤیزیۆن پیشانیەدا جیالەوەی کە مامۆستایەکی مەکتەب باسیەکە مامۆستایەکی مەکتەب بۆ نمونە منداڵی ئیبتیدایی لەبەردەستەمووی تەمەنیان 6 ساڵە کە 4,000 پێی گوترا لە ماڵەوە گڵۆپە زیادەکە بژێنە منداڵەکە وەری دەگرێ مامۆستای ئاینی کە لە مینبەرەکەەوە لە ڕۆژانی جومعەیان لە هەر مناسبەیەکدا کە باسی ئەوەی کرد تۆزێ دەست بە کارەباوە بگرن تۆزێ کارەبا کەم بکەنەوە تۆزێ بەزەیتان بە سیستمەکەدا بێ کۆمەڵی خەڵکی لێوە ڕێنمایی وەردەگرێ لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە کە کۆمەڵی ڕێنمایی و کۆمەڵی هۆشیاری و ئامۆژگاری دا بە خەڵک کۆمەڵی خەڵکی لێوە وەری دەگرێ ینی مەرج نییە هەموو خەڵک بەیەکەوە هەموو ڕێنمایەکان تەطبیقکە بەڵام بە ڕێژەش بێ ڕێژەیەکی زۆرە تۆ کۆمەڵی ڕێگا و کۆمەڵێ وەسیلە بەکاردێنی بۆی بڕێ لە کارەبا کەم بکرێتەوە لە بەکارهێنان و لە بەهەدادانی کارەبا ئەگەر لە هیچ شوێنێکی دنیادا تۆ ناڵی بە خەڵک مەڵی کارەبا بەکاری مێنە تۆ چەند پێویستت پێێتی و چەند سوودی دەبینی بەکاری بێنە بەڵام گرنگەوەی ئەوەی کە پێویست بینی بەکاری نێنیت مامۆستایان پێم خۆشە گوێبیستی کۆتا قسەت بم کۆتا قسە یان شتێک من نەپرسی بێ و پێویست بکات جەناب داماژەی پێ بکەی ئەگە بە کورتە بێ زۆر سوپاس دەکەم بەڵێت هیوادارین کە لە 2016 و لە 2018 هەر وەکو ساڵەکانی پێشوونە بێ حکومەت تۆزێ پێداچوونەوەی بە کاروبارەکانی خۆی دابکات لایەنە پەیوەندیدارەکانی هەموو شتێک لەسەر دراسە بنیادنراوە ئەو تەکنۆلۆژیایی کە ئێستا پێشکەوتووە بۆ منە کۆمپیوتەر چەند جیلی بڕیوە ئایفۆنە چەند جیلی بڕیوە سامسۆنگە چەند نەوەتنەوە بە دوایینەوە پێشکەوتنە و هیچی مواسەفاتی لە هەمویان ماسەفاتیان هەرێکە لەوەی پێشخۆی پێشکەوتوترە کارەباش بەمان شێوە پێویست دەکات کە پشت بە دراسە و کۆمەڵێک لێکۆڵینەوە و توێژینەوەی خۆی بەستێ بزانێ کارەبا بەکارهێنان خەڵک چۆن بەکاری دێنێ لەکوێ زۆر بەفی ڕۆدەچێ اینجا هەنگاو بگرێتە بەرەو چارەسەرکردنەکان بڕوات هیوادارم 2010 وەکو ساڵەکانی پێشوو بڵین ساڵی بێکارەبایی و ساڵی بێ مەعاشی و کۆمەڵە ساڵی وەکو ناخۆشی نەبێ ئومێد دەکەین مامۆستایان زۆر سپاس دەکەم و سپاس بە ئامادەبوونیشن ئێوەش سەرکەوتن بە ئێوەش دەخواست زۆر سپاس بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرەش داهاتمە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەکگەیشتنەوەی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ